ئێمە وەکو قوتابیانی زانکۆی سۆران ئەمڕۆ لە بەردەم زانکۆی سۆران کۆبوونێتەوە بە مەبەستی وەرگرتنی دەنمرەکە کە لەلایەن خوێندنی باڵاوە کتاب کراوە بۆ زانکۆکان کە سەلاحیەت بدرێ بەوەی کە هەموو زانکۆکان دەنمرە بدەن بەڵام زانکۆی سۆران تا ئێستا هیچ شتێکمان لێ نەبینی و یاخودی شەواڵێک نییە کە دەرەجەکە بدات بەو دەنمرەکە بدات بەو قوتابیانە. بەڵێ وێ ڕاستە یعنی لەوانەیە قوتابی هەبی لە دوو دەرسی کەدبی پێویستی بەدە دەرەجە هەبی لەو دەرەجە ئەتوانی بستە قۆناغەیەکی تر یعنی گوناحە ساڵێک بە فێڕۆ بدرێ واستە بەو دەرەجەی بەڕاستی قەدرێکی زۆرە. وەڵاهی لەبەر ئەوەی کە زانکۆکەمان یەکەمە غەدرێکی زۆر گەورە لە قوتابیەکەن ئێمە داواکارین کە ئەو دەنمرێ بە قوتابیان بدەن لەبەر ئەوەی کە یەکەمە خۆیان هەڵ نەکێشن بەسەر زانکۆکانی دێت چونکە قوتابی هەیە لەوانەیە لەسەر 5 دەرەجە نمرە ساڵێک کامل بە فیڕۆی بچێتن ئەو ماندی بوونەوە ئەو هەڵکەوتێکی قوتابیان کردووانە بۆ خوێندن و ئەو بارە ئاسایی کە ئێمە کوردستان تێدان هیوادارین کە سەرۆکی بەشی زانکۆی سۆران ڕاچاوی ئەو دەنمرانە بکات بە قوتابیان بدەن. ئێمە وەکو قوتابیانی زانکۆ و پەیمانگاکان دوای ئەوەی سەر و زانکۆکەمان بڕیاریدا بەڕەتکردنەوەی ئەو دەنمرەی کە ساڵانە وەکو هاوکاریەک داهات بۆ قوتابیانەی کەەوە پێویستیان بە نمرەیەکی کەم بوو بۆ دەرچوون. بۆیە نیگەرانی قوتابیان و خوێندکارانی لێکەوتەوە و هیواداری لە دکتۆر موسلح سەرۆکی زانکۆی سۆران بێ بەهانای قوتابیانەوە و یارمەتیەکمان بدات چونکە ئەو ساڵی ئێمە بەڕێمان کرد بەڕاستی ساڵێکی زۆر سەخت بوو کە کوردستان پێدا تێپەڕی لە بەپێ زانیارەکان لە زانکۆی کۆیە و سلێمانی بڕیاردراوە بەڵام زانکۆی سۆران بۆی ڕەتی ئەکاتەوە چونکە بیر لە ڕێزبەندی یەکەم ئەکاتەوە بیر لە کوڕە فەقیر و هەژار ناکاتەوە کە بۆ ئەوەی مافمان نەخورێ ئێمە زۆر بەمان پێویستمان بە دەرەجەی زۆر کەمە بۆ دەرچوون.